بالنسبة للنرويج وأنا ولا هاويني رابردوي 2010 باسی ئەوە ئەکرێت کە تۆ هەڕەشەیەکە کرد نەرویجەکانی تووڕە کردووە بێزار کردووە لەو شتە کە باسیەوە ئەگەر بە زۆر تۆ بنێرنەوە ئەوە یا کوڕەکانت مناڵەکانت یا ئەنسار یا قاعدە تۆڵە لە نەرویجەکەنەوە. ئەوە هەر ئەو قسەیەکە کردم کە لەو کۆنفرانسی ڕۆژنامەوانە بێگانەکانە کەوتم کە باس لە ناردنەوەکە ئەکەنەوەڵم باشە ناردنەوەکە خۆرە ئاسان نییە. تۆ لە ڕێگای UN من هاتووم بۆ ئێرە و ئەمانت داومەتی ئەگەر نەدامایەتێ نەهاتم بۆ وڵاتی تو من لە ڕێی UN هاتووم بۆ ئێرە و لە ئەمانە و 20 ساڵم لێرەم هیچ شتێکم نەکردووە معقولە تۆ هەڵم گری بمخیتە ناو خوێنەوە معقولە تۆ بمدەیتە دەست کۆمەڵە جەلاد و لێ بمجنن تۆش سەیری ئەم دیمەنە بکەیتەوە تۆش زەریبەکەی نەدەی لەبەرەوە هەر کەسێ ئەمە بکە ئەبێ زەریبەکەی بدە باشە کە زەریبەکەیەدا چێ ئەم زەریبەیە وەرەگرێ نازانین چێ وەرەگرێ قاعدە تۆڵە کاتۆ جەماعەتە جیهادیەکانێکەنەوە خۆ جەماعەتە جیهادی عێراقەکان کە تەهدیدی نەرویجیان کردوتیان ئێمە زانین ساحەبی قسەی خۆشمانن ئێوە شتێکی وەها بکەنە بێ هەڵوێستەکەش بدەن ئەبێ زەریبەی ئەمە بدەن باشە تۆ کە سوکاری خۆشم قسەژە فەرمی باشە هەر کە سوکاری خۆمە ئەو خەڵکی کە خۆی بە شوێن کەوتوی من نەزانێ هەر ئەمە چۆن قبوڵەکە باشە ژنێکی نەرویجی بڕوە ئینجیل تەوزیعکە لە هەڵەبجە نەرویجش من تەسلیم کاتەوە بە کۆمەڵە جەلاد لەوێ لەسەر مەرجی من هەڵپەڕ ئێ نابێ مە معادلەیەکی زۆر زاڵمانێ بەس تۆ کە باسیەوەکەی مناڵەکانەوە قسە لەسەر ناکەم وەکو باوکوانە بەڵام باسی ئەنسار و ئەنسار ئیسلام و قاعیداکەی کە ئەوان تۆڵەکەنەوە دوو شتە ئێستا وروژان لێرە یەکیانەوەی کە ئەڵێ ئەبێ باجەکەی بن کە مەسەڵەن تۆ بنێرنەوە خەڵکیش کە بەرامبەر بۆ هەڵوێستیە بێت بەڵام لەوانەیەشیش کە باجەکەی با کە ئەو نەبوو بێ مەبەستم لێ نەرویجیش کە باجەکەی ئەوە با خۆی ئەو نەبوو بێ ئێمەش عەقڵمان پێشکەم سراع یعنی معقولە ئێستا یەکێک من بنێرێتەوە ئێمە زەریبەکە لە یەکێکی تر وەربگیرێتەوە چۆن شتی وایە حیزبێکی سیاسی قەرار بدە کە من تەسلیم بە عێراق کاتەوە بیشی کە دوای داماوێک لە محەڵەی قیتارە زەریبەکەی بدە ئەمە بەس لەوە نەبوو وەکو قاعدە تەقینەوە لەناو نەرویجا بە چونکە باوەڕمان بۆ جۆرە شتانە نییە مە باوەڕمان بەوە نییە کابرایەکی مەدەنی داما و هەر تێکەڵ بە سیاسەتیش نابێ محەڵەیەکی قیتار بتەقێنیتەوە چییە تۆڵە لە سیاسیەگەکەیتۆ کە لەسەر حکومە قەرارێکی غەڵەتی دا نانایمە بڕامان بۆ جۆرە شتانە نییە و ئێمە ئەو ئەمانەش کە مجتەمەع داوینەتێ خۆخیانەت لەم ئەمانەش ناکەین ئەمانە ئەمانیان داوە بە تۆ کە ئەمانیان داوە بە تۆ ئەبێت تۆش بالمقابل وەکو عەقدێک گرێبەستێک وایە وەلەو نادیارە گرێبەستێک کە تۆش ئیمزات کردووە لە دڵی خۆتا ئیمزات کردووە لە دینەکەتا ئیمزات کردووە ڕۆحیان شەرەفیان پارەیان هی خۆیان و هی هەر کەسێ لەسەر وڵاتیانەژی و ئەمانیان داوەتێ لە ئەمانایە لەبەرەوە من ئەگەر بۆشم بکرێت سەفارەی ئەمریکی بتەقێنەوە هەر نابێ بیکە چونکە وەک من ئەمانم وەرگرتووە سەفیری ئەمریکی ژۆری گرتووە ئەم مۆزەفانە ژۆریان گرتووە چۆن نەکرێت تەسفیە حساباتی خۆم هی زۆنێکی تر شوێنێکی تر ناوچەیەکی تر بێن بۆ ئێرە ئێگەر وابێ سۆمالیانە هەر لێرە بێ هەمویان تەسفیە حساباتی یەکتر بکەنەوە نەرویج چۆن ڕێگا بەواتە بۆیە ئەمەش کە ئەم تەعەدایش کە لە ئێمە کراوە پێش ساڵێ لەمەوە پێش کابرا هاتووە فیشەک بنە لەو دی و پەردەوە بە دەمانچە چونکە دەمانچە هی هەدەفی بینراوە وەختۆ تۆ لەو دی و پەردەوە پێوەیەنەی تۆ ئیتەقێنی ینی هەر کەسێ بەرکە و قەیناک لە مەلەفەکان نووسراوە قاتڵی جەماعەت وەختێک تۆ کەسێک گەنێرە کابرا لێوە تەسفیە حسابات لەسەر ئەرزی نەرویجی بکە نەرویجی چۆن قوبوڵیەک نەرویجی وڵاتە حەزارەتە بەس کە تۆ ناوی قاعدە هێنی قاعدە تۆڵی تۆ بکاتەوە لێرە چۆن قاعدە مەسەڵەن شتێک کە زیاتر باسەکرێ مەسەڵەن باسی تەقینەوە کرێ باسی قەزەی کوشتە نەکرێ لەبەرەوەیە نەرویجەکانیش تۆ ڕابن لەوەی کە مەسەڵەن لەوە ئەچێ کە تۆ باسی قاعدەکە ینی تەقینەوە بۆ یەکسەرە بەسێتەوە بۆچی خۆی کابراوالی تێک ئێمە بۆچی لە هی ئەوان واتیان ناگەین بۆچی ئێمە دەجارە پرسیینەوە تۆمە بەستت چی بوو نا ئەو لە ڕوانگەی خۆیەوە ڕوان تۆ هەتای وەرە قسەی بۆ بکەی ئەوەزانە حکایەتی مێشی بۆکە غەربی خۆی وایە غەربی لوتبەرزە لوتبەرزێکی ئیستعماری چاوشین خۆی پێی وایە پێی ڕەوایە
جغرافیای خەڵکی بگۆڕێ چونکە وڵاتەکەی خۆی ئەوروپا یەکەمین قاڕەیە کە ئەو هەموو خەریتەی گۆڕاوە. گەورەترین خەسارەی خوێنی بەشەری لە ئەوروپایە بۆ 99 ملیۆن کەس لە مدەی 36 ساڵە کوژراوە. لە حربی عالەمی یەکەمە 38 جۆر مردن تەوزیعیان کرد بەسەر ئەم بەشەریەتێ. لەبەرەوە ئەمانە بۆ خۆیان چایان لەو شتانە ناترسێت. تۆ هەتایوارە بۆیان باسکێڵێ کورە نەخوێنەواری وڵاتی ئێوە هەروایە. خۆ تۆ بە خاوەن حەزارەت نازانی. بە زۆر جارێ باسیەوە ئەکرێت کە ئەڵەن باشە کە دوای ئەو قسانەوتیان ئەگەر مامۆساکرێکار پەیوەندی نییە لەگەڵ ئەنسار و قاعیدەیە چوزانێ ئەو چوزانێت تۆ چوزانی ئەوان ئەمە تەحلیلە خۆ من یەقینم نییە لەسەر ناتەوە من چوزانم من ئەڵێم لەوانەیە ئەم ڕدود فعلەکەی کە بێتەوە ڕدود فعلێک بێت لە چۆ دێتەوە لەم جەماعەتە جیهادیانەوە لەو کەس و کارەوە لەو خەڵکی ترکامان ناسە خۆی مە چوزانی لە سۆمالیەکەوە دێ بۆ محەممەد بوێری مەغریبی وەختە کە چووە سەر کابرای هۆڵەندی کوشتیشی بەدەمانچە دوایش هەشت چەقۆی لێدا ئاخر وەرەقەشی پێوە چەسپاوتی ئەوەش چەقۆکە و پۆلی زۆرەوەش دەمانچەکە مەغریبی کابرا چ عیلاقێکی بەسەر ئەو سڕاع و بار لەوێش گەورە بوو لە هۆڵەند لەبەرە تۆ نازانی ئەوەی لە عەقڵی باتنی مسڵمانانە زەرع بێتەوە لەسەر ئەمە مۆزڵمەی کە لەسەرمانە کرێ چێ دەسەداتە تۆڵەکردنەوەکە بەڵێ یەکێک دەبێ بە شەرارەی ئیشکردن